خصم قوم مجید شیعان دشتی شهرانی بدو یار بگوی نازنی نکشی پشیمانی من لایم چرخان نبزی بگانی نازنی نازنی بوچی طور یان روحی شیرینه حسین دو بوایتا جانگیان جانا خروفتا ملکی سبلاغم که بدنی هوا رشتانی و قیمتا من لایم چرخان نبزی بگانی نازنی نازنی بوچی طور یان روحی شیرینه خۆش کاکە سامانجیان خۆشەویستانی ڕادیۆی گەڕیان گەڕیان میدیا تەلەڤیزیۆنی گەڕیان بیسەرانمان لە سەر فریکوێنسی 94.1 لە FM سڵاو و ڕێز بۆ ئێوە ئێوارەتان پڕ بێت لە خۆشی و کامەرانی کە بەڕاستیم ڕۆژگارانە هەمومان لە خەمێکی قوڵی کۆچین ئەو کۆچێکەوە چەند ساڵە ڕۆڵەکانمان نەبات بەرەو نادیار خۆشەویستانە میوارەتان شاد ئەم میوارەیە لە ناو ستۆدیۆ میوانێکی زۆر خۆشەویستم لە کاکە سامان لە شاری سنەی خۆشەویستەوە شاری سنەی سەربەرزەوە شاری ئەوێر کاک سامان محەممەد لێرەیە کاک سامانجان بەخێر بێ سڵاو لە خۆتان و بینەرانی عزیزان دەستان خۆش بێ من ئەو کاتان پێمداوە هاتوومەتە ناو بەرنامەکەتان لە ڕاستی ئەمەش خۆشحاڵین ئێمە ڕۆژانە لە پێشوازی هەموو دەنگخۆشان و بەهرەداران و هونەرمەندانین ئێمە ئەم کەناڵە بە ئەرچێکی خۆمان نێزانین کە لەم سەردەمە پڕخەیرانی و جەنجاڵەیە نێڵین هونەر بوەستێت ئێمە ئیشەکەمانەوەیە بە هاوکاری هاوکارەکانم کاکە ئالان خۆشەویست کاگەلان ڕەفیقکە من زۆر سوپاسەکەم کاکە میرشاد کاگامات کاکە ڕێباست کاک بورهان ئەم یاڕژ لە ڕادیۆی گەڕیان بەرنامێکی نوێ پێشکەشەکەین پێش ئەمەش بەرنامێکی ڕاستەوخۆمان هەبوو لە دەمەتەقی و قسەی خۆشەکە ئەریف حەمەتاڵ ئێمە ئەمانوێ خۆشی و خەندە لەسەر دێوی ئێوە نەتوەرێت بەڕاستی ڕۆژەکان زۆر زۆر سەختە من بە تەواوی ئەمڕۆ خەمۆکی دای پۆشیوم لە بەروی پێش بێەوە بێم بەرنامەکەەوە هەواڵی مەرجی ڕۆڵەیەکی مناڵێکی کورد مناڵێکی کوردی چاوگەشت لەسەر سنوورەکانی بیلاڕوسیا بە ناوی کاردین بە تەواوی سەراپە یعنی بوو بەمای خەم و خەفەت بۆ ئێمە کە نازانم تاکی بەشی کورد دەبێ ئەوە بێت ڕەوکردن و کۆچکردن هەمووی لە دەستی لە دەست جەوری ڕۆژگار و لە دەست نەهامەتی و نەعادەلەتی و بەڕاستی ئەو ژیانە سەختی کە ئەم ڕۆژگارانی پێتیاپڕێ ڕاستە قەیرانی ئابووری و دارایی دنیای گرتوتەوە قەیرانی کۆرۆنا و ناخۆشیەکان بەڵام نەک بەو شێوەیەش کوردوای لەبێت لە خاچی خۆی بێزار بێت بەڕاستی ئەمە کارەساتە کوردوای لە هاتووە ئێستا گوێ لە ئێمەش ناگرێ بینەرانی ئێمەش کەمە بێتەوە بیسەران مەکەمە بێتەوە خەڵک دڵی هیچ خۆش نمەوە بە بنەماکانی ژیان بۆیە ئێمە بە ئەرشێکی خۆمان نزانین ڕۆژانە بەردەوام بین بۆی ئێوە دڵخۆش بن ئێمەمانەیە لەم میحنەتەیە شنەبایەک بین بۆی خەمەکانی وە بڕێوێنینەوە ئێمە شەو ڕۆژ خۆمەمان دووەکەین 24 کاتژمێر پەخشمان هەیە لە پێناوی ڕەوینەوەی خەمەکانیەوە هیوادارم توانی بێتمان ئەو پەیامە بگەینی کاک سامانجان چۆن ڕەتکەوتێتە باشووریانی بۆ ئەم بەشەی کوردستان وە لێرە بە چیوە خەریکی وەڵا کاک جەزاگیان من خۆم لە ڕۆژهەڵاتە ژیاوم بەڵام لە کوردستانی ڕۆژهەڵاتی ژیانە من لە تارانە ژیانم کردووە زۆربەی لە گۆرانیەکانی کە ئیشم کردووە گۆرانی فارسی بوو
بەبوونی ئەوە هاتمە سلێمانی کە زۆرتر لەگەڵ گۆرانی کوردیە چاکم ڕێک ببم و تەمرین بکەم و گۆرانی کوردی زۆرتر گوێ بدەم و زۆرتر کار بکەم بە بۆنەی ئەوە هاتمە سلێمانی هەروە بیستم کە سلێمانی شاری ڕۆشنبیری و شاری هوەر و موسیقایە بە بۆنەوە هاتوین بۆ ئێرە و لە خزمەتی ئێوەدا بەخێر بێسەر چۆنم تۆش لەسەر شەقام مۆسیقا پێشکەشەکەی وەڵام من لەسەر شەقام تارانیش پێشتر ئەوە تارانی شار پێشتر ئەو دیاردەیە لێرە لە سلێمانی خۆشبەختانە چەند ساڵێکە سەری هەڵداوە ئەتوانم بڵێم ئەوانی کە ئەم مۆسیقای هێنە سەر شەقامەکانیشێک لەوانە ژەنیاری 250 ئاڵتۆنی کاکە هەڵۆغەری بوو بەخۆی کەمانچەکەی خۆی و هاوڕێکانی و دوایش مامۆستا سەلیمی کەمانچە ئەمانە ڕێچکیان شکاند و هونەریان بردە سەر شەقامەکان هەر بەڕاستی وایە لەبەر سلێمانی پایتەختی ڕۆشنبیریە زۆر پێمان خۆشە لە هەموو کوچە و لە هەموو خۆشبن و لە هەموو سەرجادەکان مۆسیقا هەبێت بەڕاستیەوە بۆ مای ئێمە مای خۆشحاڵیمانە بەخێر بێخوا ئەی خەڵکی سلێمانی چۆن نبینی مەسەن چۆن پێشوازیرەوەکەن ئایا بینیت پێیان خۆشە پێیان ناخۆشە یا تووشی هیچ حاڵەتێکی ناخۆش نەبوویتەوە وەڵا تووشی حاڵاتی ناخۆش نەبوو خەڵکی سلێمانی زۆر خەڵکێکی لە بواری موسیقاوە زۆر خەڵکێکی بەهێز و زۆر باشن لە بواری موسیقاوە هوەرەوە زۆر لە خەڵک ڕادەوەستن گوێ بە موسیقاکەی نەدەن مێمانی سازی منەوە من پێم خۆشە زۆر پێم خۆشە بۆ من هیچ کێشێکی نچۆ من عشقم لەسەری موسیقایە هەروەکو کۆنسەرتێکە ڕوانم پێ زۆر خۆشحاڵین هیوادارین بەردەوامبی لە کارەکە چونکە هەر تەنها مۆسیقا خۆراشی خەمەکانە خۆراشی ڕۆحنی بۆی کە ڕۆح بە زیینوی بمێنێتەوە مۆسیقا و گۆرانی بەڕاستی زۆر زۆر باشە لەم زەمانەیە کە جارێکی باسێکەمەوە کە دنیا پڕ بووە لە ناخۆشی و نەخۆشی و نەهامەتی ئێوە بتوانن وەکو هونەرمەندان بەردەوا بن هەروەک چۆن ئەوانی کە فیلمی تایتانیکیان بینیوە لە کاتی نغڕۆبوونی کەشتێکەیە گروپێکی مۆسیقا بۆی ورەی خۆشیان نەزان کە خۆشیان نقمە بن لەگەڵ خەڵکیان نغڕۆ بن و ئەمرن بەڵام هەتا دوهەناسا بە مۆسیقا و بە گۆرانی دڵی خەڵک شاد دەکەن ئەڵەن خۆ هەرەبرین بە ئەو خەڵکە بەو خەفەتەوەی جەبێ خەمەکانیان کەمکەنەوە خۆشەویستانم بەنامەی ڕاستەوخۆ پێشکەشەکرێ ئێوەی بەڕێز و ئەز و خۆشەویست دەتوانن لە ڕێگەی هەر سێ ژمارە مۆبایلی ڕادیۆی گەڕیان بەشداری بکەن ژمارە مۆبایلەکانمان 1970 471 5264 و یاخود بۆ کوردانی تاراوگە ڤایبەر و وەتساپشمان هەیە 1970 891 75 کەمە ژماری وەتساپی لەسرە هاوکات ژمارە مۆبایلی کۆڕک 1950 1970 35 کامان ڤایبەری لەسرە توانن بەشدار بن کاک حەمەکەرکوچی ئەڵە سڵاوتان لێ بێ زۆر سپاس کاکە حەمەجیان چاو ماجەکەم ئەڵی دەستان خۆش بێ سپاس کاکە حەمەجیان زۆر بەڕێز و خۆشەویستی ئەحمەد گۆران ئەو گەنجەی کە بەڕاستی هوەری ڕەسەن قەرزارێتی ئەو کوڕە گەنجەیکەوە کەم گەنجێ بەیاغ بە هوەری ڕەسەن و هوەری میلیبات ئەو هەموو ژیانی خۆی تەرخان کردووە لە ڕێگەی پەیجەکان و لە چەناڵی یوتیوب و لە سۆشیال میدیا شەو ڕۆژ دیزاینەکە بۆ گۆرانی کۆنەکان و زیینوەکاتەوە ئەیاتەوە بەگوێی نەوەی ئەمڕۆیە زۆر خزمەتی ڕادیۆی گەڕیان و تەلەڤیزیۆنی گەڕیانیشی کردووە لەگەڵ کۆمەڵی هوەری میلی من زۆر سپاسی کاکە ئەحمەد گۆرانی خۆشەویستەکەم ئەڵە سڵاو ڕۆژ بۆ مامەزا و مامە ئەلان سپاس دەکەم کاکە ئەحمەدجیان کاکتەها مامتەها ڕەمەزانی لە ساوتان لێبێ بە خەراتنی میوانەکانتانەکەین دەستان خۆش بێ سپاس مامە تاهاجیان چاو ماجەکەم کاک سامانجەم با بچینە لای گۆرانیکتر شێمە بگۆرانێکی مامۆستاباسی کەمەندیشت بۆ ئامادە کردبووین بێکەوە بێگومان ئێمە هەر کەمێک تەکبیرێکی بەسیتمان کردووە ئەجناوەکو ئامادەکاری تەواومان نەکرە بەس بن حەزەکەم هاوکاری بەم هی کاکە سامان بەیەکەوە گۆرانی پێشکەشەکەین
خۆش دەست خۆش بەڕاستی ئەمیرەجانەوە ئەوەندە ئارام بەخشن وەکو باسم کرد بۆ میێوارەی ئێمەی کوردان بۆ میێوارەی کوردی بەشمێنێت ڕەنگە زۆر زۆر باش بێت چکە پێویستمان بە مۆسیقای ئارام بەخشێ بۆ ئەم بارودۆخی کە ئێستا پێەتی ئەپەڕین وەکو باسم کرد تەنها و تەنها بەردەوامی ئەمە لە پێناوی هێشتنەوەی هونەرایە بە زیندوی گەڕیان میدیا بۆ ئامانجە دامەزراوە خۆتان بڕواری دامەزرانەکەی ئەزانن کە لە مانگی 2020 ئەو کاتانی کە هیچ هیوایەک نەما بوو هیچ سروسکایە بۆ ژیان نەما بوو هونەر بە تەواوی لە کارکەوت دەرگای شانۆ و سینەما و تەنانەت کۆنسێرت و هەموو شوێنە هونەرەکان داخرا بەهۆی پەتایەکی نەگریست کە بەرۆشی مرۆڤایەتی گەر ناوی کۆرۆنا بوو ئێمە لەو کاتەیە هاتی نەبوون بۆ ئەی کە بتوانین خزمەتی ئێوە بکەین خزمەتی خەڵکی کوردستان بکەین خزمەتی هونەر بکەین لەو قەیرانە ڕزگاری بکەین لەبەرەوە زۆر خۆشحاڵین کە تا ئێستاوە نزیکە بینەوە لە 2 ساڵ و بەم نزیکانەیە دیدامەزرانی 2 ساڵەمانەکەینەوە هیوادارین توانی بێتمان بەردێ بخێنێ سەر بەردێک هیوادارین توانی بێتمان ئارامی بەخشین بە هەموو لایەکتان خۆشەویستانم کاک ئیبراهیم نووری ئەڵێ سڵاو لە مامۆستا جەزای دڵسۆز زماندونەنا سوپاس کاکە ئیبراهیم گیان زۆر زۆر سوپاس دەکەم گیانەکەم کاک ئەحمەد گۆران ئەڵێ ئێوە هەمیشە جێگەی شانازین بۆ من مامە جەزاجیا من بە ئێوە جوانم سوپاس کاکە ئەحمەد گیان چاویە تۆ ماجەکەین ڕۆحەکەم کاک جەزا کاک حەمەکەروچی ئەڵێ کاک جەزا من و کاکاروان داوەتین لای تۆ کەی بین بە ڕادیۆکە وەڵای هەر کاتێ بێن من شانازیتان پێوەکەم کاکاروانی نەی ئەم ماڵە ماڵی کاکاروانی نەیە بەڕاستی ئێمە خەرزاری 150 ئاڵتونیەکەی کاکاروانی هی دەنگە بە سۆزەکەی و ئێمە شانازی پێوەکەین کە ئێوە بەیەکەوە لە ماڵی گەڕیان بەیەکەوە هەمومان کۆبینەوە حەمەکەرکوچێڵە دەستان خۆش بێ کاکە حەمەدجیان زۆر زۆر سوپاس جارێکتر عوسمان عەبدوڵایی ئەڵە سڵاوتان لێ بێت ڕێزمێ بۆتان زۆر سوپاس کاکە عوسمانجیان علی محەممەد ئەڵێ سڵاو و ڕێز بۆتان زۆر زۆر سوپاس کاکە علیجان کاک سامانجان بینەوە سەرەوەی کە تۆ لە تاران ینی وەکو کوردێک لەسەر خیابانەکان دیارە مۆزیک پێشکەشەکەی زیاتر لێوە فارسی خوێنیت وڵا زیاتر فارسیە خۆن بەڵام دەر کوردیژم لە شەقامەکانی تاران هەر ئەخوێند و پێم خۆشە جابەجارێک کوردی بخوێنیت لەبەرەوەی کە هونەری کوردیش نیشانی میوانەکانی تر بیت ینی ئەوە شتێکی زۆر زۆر باشە مۆزیکی سەرشەقام من بەڕاستی یەک جار بۆم ڕەخسا دەرەوەی وڵاتم بینی ئەو نەتەوانە مەبینی مەسەلەن تورکم مەبینی بولغاری مەبینی بوزیەکان مبینی تەناندەوانی کە لە سەیدەوە هاتەبوون لەسەر ئەو خیابانانە مۆسیقای خۆیان نمایشەکرد ئەفریقیەکان بە ئیقا ئەو ریتمەکانی خۆیان زۆر پێم خۆشەکە ئەو توانی هونەرەکەی خۆت پێشکەشی ڕێبوارەکان بکەیت کە بەسەر خیابانەکانە تێپەڕن وڵا کاک جەزاگیان من هەروە کە بەتۆڤن ئەڵێ ژیان بێ موسیقا شتێکی ئشتبایە یان شتێکی غەڵەتە ئێمەش من لە تەمەنی 7 ساڵگیەوە هەر خۆشم بە گۆرانی و گۆرانی بێژی و موسیقا هات بەڵام وەکو چۆن بڵێم ئێماڵین خانەوادە ئەوە توانای ئەویان نەبوو کە منداڵەکان بنێرن بە کەسی لای مامۆستایکی لای موسیقیدانێکە فێر بێت بەڵام هەر خۆم بەگوێ هەر لەبەر خۆمە مەسن گۆرانیەکانم ئەگوت سێتاریژم بە ماوەی 3 ساڵ بەدەستمە بوو ئەسن نەمەزانی حتا یەک مەلودی لێ بم لەسەر سێتارەکەەوە دوایی کەمکەم کەوتمە ڕێ و ئەو بە باسی علاقە و عشق و علاقە کە لەسەری موسیقا بم بوو خۆم پێوە ڕۆشتم لەسەری شەقامەکان جا لە ناو تارانی جا من سازمەژەن گۆرانی کوردی زۆریژمە خەڵکیش هەر خەڵکی فارس زۆر پێیان خۆش بوو کە من گۆرانی کوردی ئەڵێم یانە شتیان پێوە کرا قەوڵی معروف ڕاوەستان و ڕسمیان نەگرت فیلمیان نەگرت لە گۆرانی کوردیەکان من بەڵام ئەیسە هاتوین و هاین لە خزمەتەوە و ئێوە شانسێکتان هەبوو ئەگەر کەسیش ئامۆزش نەبێ تۆ لە ناو شاری سنەیە شاری سنە مەڵبەندی گۆرانی مۆسیقای ڕەسان نزیک لە لێلاخەوە نزیک لە ئاوێرەوە ئەو هەموو ئوستازە گەورەی لە سنەیە هەڵکەوتووە ئەو هەموو ئەستێرە ناوداری هونەری مۆسیقا لە ناو سنەیە هەڵکەوتووە یا لە ئێران بەگشتی ئێران بەڕاستی هەموو نەتەوەکانی هەموو گەلەکانی ئێران خاوەنی مۆسیقایەکی ژێرخانێکی زۆر زۆر گەورن لە هونەری ڕەسەنی سونەتیە بە تایبەتی ستار و سێتار و زەرب و سنتور و نای و مەقامات و ڕەدیفەکە و ئاوازەکان بەڕاستی ئەمانە خۆی لە خۆی ئەگەر لەوێ گەورەبی ئیتر خۆی وەکوایە تۆ لە ئاکادیمیەک دەرچووبیت ئەڵێ کاکتەها ڕەمەزانە هەر بژیر من لە جادەی مەولەوی بە خزمەتی ئەم برا بەڕێزە گەیشتم هەندێک دەمەتەقێمان کرد
مامە تاجیاوەڵام ڕۆ لە ئێمە چاوی. میوانە زۆر خۆشحاڵم کاک حەمەکەر کوچێڵە من پێم خۆشە لە نزیکەوە لەگەڵتان بم خزمەتتان بکەم بە گۆرانی و مەقامەکانی گەرمیان وەڵی کاکە حەمەمە شانازی بۆکەین کاکە حەمەجیان ئەرە وەڵا ئێمە ئەوەنەی عشقمان هەیە بۆ قەتار وەڵاوەسی و خاوکەر و ئای و خورشیدی ئێمە ڕۆژانە لێرە زۆر زۆر خزمەت بەو هونەرایی ئەو بەشەی واکەین کاکە حەمەی ئازیز و خۆشەویست عوسمان عەبدوڵڵاهی سڵاو لە مامۆستا جزای خۆشەویست و مامۆستا بەتوانای ئەو مامۆستا بەتوانای خۆشەویستە زۆر زۆر سوپاس کاکە عوسمان گیان چاوم ماچەکەم ئەچینە لای میرۆدیەکی تر کە هەڵمان بژاردووە ئامان هەی ئامانەکە بۆش بەڕاستی پێمان خۆشە بەسەر چاو عزیزم
دەم خۆشکە کە سامانجان دەست خۆشکە کە ئەلانجان دەستە خۆش بێ بەڕاستی میلۆدیانە پەرچێشمانەکە بۆ ناو دنیا خۆشەکەی ئارامبەخشی و ئارامی زۆر زۆر سپاس دەکەم کە سامانی خۆشەویست هیوادارم لەسەر خیابانەکانی ژیا لەسەر شەقامەکان هەرم جۆرە میلۆدیانە پێشکەش پێچکە ڕێوارەکان هەمووی ماندوون ئەم ڕۆژگارە خەڵک هەمووی مێشکی هیلاک و سترێسە پێویستی بە ئارامی هەیە بووی کە خەڵک ئارام بێتەوە چکار مۆزیک باشتر ئەگە مۆزیک نەبێ یعنی بەس پێم بڵێن زمانێکی تر چیە لە بری زمانی مۆزیک زمانەکەی تر ژاوەژاوە ئیتر ئەو ژاوەژاوی سیاسی بێ یەکتری قبول نەکردن بێ هی ئاژاوە و چێش بە چێشی ژیان و نەهامەتیەکان بێت یا بۆڵەبۆڵ و خورتە خورد بێت ئەمە باشترە مۆزیک کە هاتە ئەم ناوەندەوە یعنی پاڵ بەوانەوە نێت و پەچێشتەکە بۆ ناو دنیایەکی جوان کە دنیای ئەفراندن و دنیای خۆشی و خۆشەویستی و تەباییە کاک حەمە کەرکوچی ئەڵێ ئینشاءڵڵا کاتێدانێن دێم لە خزمەتانە بە شەرتێک کاکاروانش بێت وەڵی ئەو کاکاروانە خۆی و ئەدیا و خۆشەویستە کاکاروانی نەی یەکێکە لە هەرە دڵسۆز و خۆشەویستەکانی ئێمە لە بەتایبەت ڕادیۆی گەڕیان کەەوە هەر سەرەتاش تا ئێستا لە دوو بەرنامە لێرە هاوکاری ئێمە بۆ دڵنیام دڵمان ناشکێنە جاری دومیش کاکە ڕێباژەوە بەڵێ هەرچی گۆرانبێژی ئێستاە بە قوربانت بێت ئەوە دەنگە سوپاس کاک ڕێباز ئەمە لە بری کاکە سامانش پێ دەڵێم کاک حەمەکەکوشیە دەستان خۆش بێ لەشتان ساغ بێت عوسمان عەبدوڵڵاهی مامەسەجا هیوادارم هیوایەتم ئەو تارێ ئەگەر هاتمەوە یەم بۆ لادیاخوا بە خێر بێ کاکە عوسمان عەبدوڵڵاهی خۆشەویست وەڵی خۆ من لە تارە ئەگە بڵێم زۆر باشە وەکو کاکە سامان باسی کرد ئێمەمانان من جیلی سەردەمێکم کە لێرە کاتی خۆی فێری تار بووم تەنانەت سنووری بینی ئێرە و ئێران بەو شێوە بوو یەک تێبی فێربوونی تاریژ ناهاتام دی من هەر خۆم فێر بووم ینی بڵێ نە لەسەر ڕەدیف نە لەسەر تیۆر نە لەسەر قەواعیدی تار فێر بووم خۆ بەخۆی خۆم فێری تار بووم ڕەنگە کاگە سامان نەزانێ ئەگەر بە شێوە ڕەدیفەکەی تەواویکەی بە شێوەی یاساییەکەی تەواویکەی تار زۆر لەو خۆشترەکەم بەکاری هێنم بەڵام من ئیشوکارەکانی خۆی پێبڕێەکەم قوربان دەستان خۆشێک کاکجێدا وڵات زۆر خۆ دەزانی تار ڕۆحێتێکی تری هەیە ئامێرێکی ڕۆحیە ئەس هەمومان باش لەوە تێگەین بەڵام بەمەرجێک ئەگەر توانی بە شێوە تیۆریەکەی خۆی لەسەر ڕەدیفەکان تەواویکەی زۆر باشترە بووم منیشی تۆش هەمومانەگە بمانتوانێ مەسەن ئەگەر لای ئوستازێکی گەورە من ڕەنگە تۆ شانسیوەتە بوو لای ئوستازێک ڕەدیفەکان خوێن پێ بەس باوەڕە هەبێ من خۆم فێر کردوانی هەر ئەوە باش کاک سامانجان ئێمە گۆرانیکی ماملێشمان ئامادە کرده بوو بەڵام تۆ خۆت چیت هەیە توانی بە بینەران و بیسەرانی ڕادیۆی گەڕانی بڵیت خۆشویست سەرچاو وەڵا کاک جەزاگیان من هیوادارم ئەم ڕسمم ببەوە کە خەڵک پاڵپشتی زۆرتر لە موسیقا و هونەرەوە بکەن چۆن هەروە کە خۆتان گوتان کاتێککە موسیقان نەما هەموو شتێک دنیا ئەمرێ هەموو شتێک ئەمریک کاتێککە هۆنەر لە سەر زەوی و نەمێنێ هیچ شتێ خۆشی نامێنێ هۆنەرە کە ئینسانەکان ئینسانیەت نیشانیانەدات و حس و وەفا و عشق نیشانیە دەدا ئەگەر هۆنەرێک لە ناو ئینسانان نەبێت یانێ موسیقا لە ناو ئینسانان نەبێت ئینسان هەروەکو مەیەتێکە کە دێت و دەڕوە من هیوادارم کە خەڵک زۆرتر بە هونەرەوە بڕۆن هەروواکە لاوەکانیان بنێرن بە موسیقاوە فێر ببن کە دوایی وەکو ئێمە بە خۆڵمەڕ من ئەگەر لە منداڵیەوە موسیقا فێر بووایەتم خۆب زۆر باشتر بوو زۆر بەڵام کێشەیەکیش لەمە نییە چۆن هەر ئەیسە تا 50 ساڵی تا ئێمە هەر شاگردین وەستایەک لە ناو موسیقا نییە ئیسە دروستە بەوانێکە کە وەکو مامۆساکانی خومان یا مامۆساکانی گۆرانی بێژەکانی فارسی ئەڵێن مەسڵەن وەستا بەڵام ناو موسیقا هەر ئێمە ئەبێ شاگرد بین و فێر ببین کاکسەمە من ئەمێ بە بیسەران و بینەرانیش بڵێم وەکو ئەزمموی خۆم کە چەند ساڵە لە بوارێکە ئیشەکەمەویش کڕنی فۆرۆشتنی ئامێری مۆسیقا و دەنگە بەڕاستی ساڵانێک کە باری ئابووری خەڵک باش بوو خەڵکێکی زۆر مناڵەکانی نردبووە خولی فێربوونی هەموو ئەمریکانی بە شێوەیە مۆسیقا گەشەی کردبوو لە کوچە و کۆڵان و شەقامێکانە بوو لێرە خولی فێربوونی مۆزیک نەبێت ینی لە چەندین شوێن کلاس و خول کرابەوە فێربوونی ئامێری مۆسیقا بەڵام ئێستا بەهۆی ئەو قەیرانەداریایی کە تقریبان لە دوای شەڕی نەخوازراوی داعش و تاریکپەرستانەوە ڕووی کردە کوردستان
ئەتر لەو کاتەوە کە ئەو قەیرانابووری خەی کوردی کرد ئێستا خەڵک باوەڕتان هەبێ خەمی بەزەوەتی نانێک بەرێتەوە بۆ مناڵەکانی ناتوانێت ینی چەندین مناڵ هەیە حەزی لەوە فێری ئەمریک بە باوکی ناتوانێت ئەمریکای بۆ دابین بکە کەس ناتوانێت ئێستا بارودۆخەکە بە شێوەیەک نەخوازراوە خەڵک لە خەمی بژێوی ژیان و نانایە هیچی تر یعنی لەبەرەوە زۆر ئەتوانە بڵم لە سا هەشتا مۆسیقا و ڕەوڕەوەی هوەری یاوێتەوە دووە ینی بە شێوەیەکی دووە پاشەکشی کردووە زۆر هەموو کات نان لە شەڕە نانم ئەوە تا تۆ دوای بژێوی ژیان کەوتو هێجی ناهاتی بۆ ئێرە بە مۆسیقا سەرجەکەم ینی بەڕاستی ژیان زۆر سەخت بووە لەبەرەوە هیوادارم ئێمە بتوانین هەر بە مۆسیقاکە هوەرەکەمان هەر بەردەوام بێ بۆی کە ڕۆژێ لە ڕۆژان مێژوو ئەمە باس بکە کە ئەو هونەرمەندانی کە توانیان لە ناو ئەو هەموو قەیران و ئەو هەموو بۆتەی خەموو نەهامەتەیە هونەرەکەیان نێژ بوەستێت لە میرۆدێکی ماملەکە سەرجان بەسەرچەوە یەک تۆزی بە کاگەران بڵێ بزانین چی بوو منعي هاري
غرقی چونی عشق تو غرقی چونی عشق تو نجاتی نلوما لما برسازی زن بوشیدگ دکم کشم دگا وقتی لما برسازی زن بوشیدگ دکم کشم دگا وقتی تقدیم لخوتان و دینرانی عزیز دەم خۆش کاکە سامانجان دەست خۆش کاکە ئەلانجان من زۆر جاری ترڵم خۆشحاڵ بووم ئەم ئێوارەیە ئەوم بیر چوو کە لێرەوە ڕێز و خۆشەویستیم بنێرم بۆ سێ ئەندامی زۆسۆزمان کە ئێستا لە ناو ئەو سنوورانەیە گیریان خواردووە لە ناو لەبەر ڕەحمەتی سەرما و سۆڵە و ئەشکەنجە و برسێتی ئاویش کاکە هاشم چەمخارە شاعیر و پێشکەشکاری بەتوانەی ڕادیۆی گەڕیان تەلەڤیزۆنی گەڕیان لە بەرنامەی گوڵشەنی شعر کە ئێستا بەجێهێشتون لێەوە ڕۆژانە هەواڵەکانمان زوو بۆ ئەگوازێتەوە بۆمان نەقلەکات کە ئەویش لەوێ ئەچەکە لە ناو ئەو کۆچبەرانەیە ڕێز و خۆشەویستیمە بۆ کاکە هاشم بۆ کاکە بڕیاتەلانی بۆ کاکە ئارام شارەوانی ئەندامانی کۆمەڵی هونەری ملی کوردستان هیوای ئەویان بۆ خوازم خۆی گەورە بیانگەێنە باوەتەکانی خۆیان هەر هیچ نەبێ یا بێمە شاد بنەوە ئەو ئاوەتی کە دوای کەوتون بگەن باواتی خۆیان و مهمەوە نەجاتیان بێوەکو مرۆڤ لە ناو ئەو عەزابە نەجاتیان بە کەساتی کەوتون ئەو خەڵکی کە لەوێ بەڕاستی کارەساتە ئەو مناڵێکی ئەمڕۆ گیانی پەپولە ئاسای فڕی بەرە و بەرزەخەکانی کۆتایی ڕۆحی شاد بێت خوا سەبوری و ئارەیم بەخشێ بە کەس و کارەکەی هیوادارم حکوومەت بیر لەو بکاتەوە ڕێگەری بکە لەم کۆچەویش بەچی بە ڕەخسانی هەلی کار و بەخشینەوەی ئارامی بە خەڵک گەڕانەوەی یاسا و سەروەری و دابشکردنی داهاتەکانی وڵات بەسەر تاکانی کۆمەلگایە بە یەکسانی یعنی خەڵک هەست بۆ نەعەدالەتی زۆرە نەکا کە ئێستا هەیە خوای گەورە هەموو لە یەک شاد بکاتەوە بە کەسوکاری و بە خانەوەدەکانیان خوای گەورە ئەم کۆتایی بەم نەهامەتیانە بێنێ منە میوارەیە یەک گۆرەیمانماوە کە دیاری کاکە سامانە بۆ گەڕیان میدیا و بۆ ئێمە و بۆ ڕادیۆی گەڕیان و تەلەڤیزۆنی گەڕیان ئەمە سواسی بەپایانم ئاراستی کاکە ڕێبازفایقی خۆشەویست ڕێبازی دیجێ و کاکە ئامان کەمال و کاکە میرشاد کەم کە هاوکاریان بەنامەیە بوون لە سەرخستنیان بەنامەیە ڕێزسڵاو بنێرم بۆ ئەحمەد خۆشناوەتی لە هەولێر کە هەمیشە هاوکاری سەرخەری بەنامەکانمانە بۆ جەلال گۆڵەیی کە کاک سامانی بە ئێمە ناسان هوندەرمەندی خۆشەویست و ڕخۆش کاکالان کە میوارەی ماندوو بوو زۆر سوپاسەکەم ئالان ڕەفیقی خۆشەویست و برامان کە هەمیشە ئەو وەکو سەربازێکی ون هاوکارمانە لە هەموو بەرنامەکانمانە کاک سامان من نچم نماوە ئەگەر تۆ شتێکت هەیە بە بینەران و بیسەرانی بڵێیت و دوای گۆرانەکەمان بکەی بە دیاری بۆ ڕادیۆکەمان وەڵا زۆر خۆشحاڵم کە ئەم بەرنامەتانە بینی و دەستان خۆش بێ کاک جەزاگیان کاکالانگیان دەست و پەنجە نەڕزێت دەستان خۆش بێت بڕنە سەر گۆرانیەکەم شێرانی نازریمان هەبوو ئەکەین بە دیاری بەرنامەکە و وارانەکە بۆ نەبوو بەڵێ فەرموو خۆشەویستان لەگەڵ ئەم گۆرانیە کە دیارەکەی کاکە سامان محەممەدە لە شاری سنەی سەربەرز و خۆشەویستەوە ئێمە کۆتایی بەنامەی ئەم ئێوارە بەرنامە تایبەتەکەی ڕادیۆی گەڕیان بە هیوای ئارامی و خۆشببختی بۆ هەر هەمووتان هەتا بێگەشتنی هەر شاد
عزيزة